کاتی مردنمان هات هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت دیفاع لە نەفسی خۆی بکات. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت ڕوخسەت وەرگرێ لە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ یەک دەقا مەجالم پێ بدە. فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. خوای گەورە دەفەرمێ کاتی مردن هات پاش و پێش ناکەوێ. بۆیە مەجالی ئەوت پێ نادرێ ئامۆژگاری ماڵ و مناڵت بکەی، وەسیەتیان بۆ بکەی. ئەمڕۆ شتێک بکە بۆ قیامەتی خۆت. ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. لەوانەیە لە پڕێکا بمری ئەوەی کە دەتەوێت ئامۆژگاری بکەی و ئەو وەسیەتی کە دەتەوێت بیکەی فریای نەکەوی. هیچ کەسێک ناتوانێت دیفاع لە خۆی بکە و دیفاع لە ئەوەش بکە کە ڕۆحی دەرەچێ و دەمرێت. ئەگەر 1 ملیۆنی حیمایی هەبێ، 1 حیمایە ناتوانێت چرکەیەک تەمەنی درێژ کات. ترجعونها إن كنتم صادقين. خوای گەورە دەفەرمێ دی ڕۆحەکەی بۆ بگەڕێنەوە ئەگەر ڕاست دەکەن. دەی ئەو فڵان کەس دەمرێ ئەگەر ڕاست دەکەن فەرموو بیگەڕێنەوە، با دووبارە بژێتەوە، با دووبارە ژیانی بۆ بگەڕێتەوە، بەڵام ناگەڕێتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە. ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. باوکم خوا لێی خۆش بێ باسی بەسەرهاتێکی کرد کە لە پێش ئەوە زۆر قەدیم ڕووی داوە. پیاوێکە بۆ ناوی یوسف بووە، کۆمەڵێ شتی زۆری هەبوو، ئاژەڵی زۆری بۆ لە دیەکەی ئێمە کاتی خۆی. ئیتر 200 ساڵەوە پێش بۆ زیاتر کەمتر لە باوباپیر و ئەم قسەیە هاتووە. ئەم پیاوە ئەچێ هەرچی ماڵوشتی هەیە بڵین دەیفرۆش هەیە مەڕووماڵات، کاتێککە دەیهێنێتەوە پارەی ئاسن بجاران کاغەز نەبوو. 2 ئەسپی پێ ئەبێ، هەردوو تایەکەی پارەیە، یعنی 4 تا پارە، هەمووی پارە لیرە و وەزانە چی بۆ پارەی ئاڵتون و شتانە بوو، زی بۆ ئاڵتون بە هەر شتێک بۆ پارە بۆ کات. 2 بار دەهێنێتەوە، دەچێت لە شوێنێک بە تەنها دەیشارێتەوە. مەبەستم چییە؟ فریای هیچ تاکەوی جاری وایە. کاتی ئەم پیاوە نەخۆشکە و کاتی مردنی هات، دەڵێ مناڵەکانی بردووتی کۆمەڵێک پارەی زۆرم شادۆ 4 بار، 4 تای حیوان شاردوومەتەوە، هەمووی پارەیە. وەرە باش شوێنەکەیتان پێ بڵێن دوای مردن بە خۆتان دەریکەن، بەڵام نە خێری لێکرد زاهیغرە، نە سەدەقەی لێکرد، نە مناڵش سوودی لێوەرگرت. دەڵێ کاتێککە ڕۆیشت چۆ بەرزاییەک وەستا ئەو یوسفە بە مناڵەکانی وت مناڵەکان کوڕەکانم ئەو بەردەتان بینیوە؟ وتیان بەڵێ باوە، ڕێکدای لە عەرز مرد. ئەوە نەخوا مەجالی پێ نەدا ئایا پارەکەی شادۆتەوە لەکوێی بەردەکەدایە. دەڵێ ئەو ناوە هەر هەمویان تێکدا نەیاندۆزیەوە، ئایا چەند گورید چەند مەتر لە بەردەکەوە دوورە چەندێک قوڵە. فریای ئەوە نەکەوت ئامۆژگاری بکات، فریای ئەوە نەکەوت وەسیەتەکە تەواوکە. وتی ئەو بەردەتان بینی؟ وتیان بەڵێ. وتی ڕێکدای لە عەرز، نەیتوانی قسەکە تەواوکە. پارەکەش ئێستش لەژێر خۆڵایە. کەواتە هەوڵی بە قیامەتی خۆت بدە.